فاشیزمی تورک بە درێژایی مێژوو هەبوونی خۆی لەسەر نەبوونی کوردان ئاوا کردووە بۆ بەردەوام هەوڵی داوە میرە کوردەکان بەیەک دابداوە هەوڵی داوە لە ڕێ پێکدەدانی کوردان بە ئامانجەکانی خۆی بکە و ئێستاش ئەو بێدەنجێک کە لە ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان هەیە تا دوایی بێدەنجێکی خەتەرناکە چکم بەڕاستی فاشیزمی تورک تەنها بیانوکەی پەکەکەیە و ئامانجی ئەو جیایە لەمە ئامانجی ئەو داگیرکردنی منتیقەکانی میساقی میلیە واتە لە حەلەب بۆ سلێمانی بۆ ئەم جێگەی کێمە لێوەستاوین لەبەرەوە ئەوان دەخوازن پێشی ئاڵوگۆڕە مەزنەکان لە منتیقەکە ئەوان جوگرافیای خۆیان بەرفراوان بکەنەوە ئەمە خواستی ئەوانە و ئەگەر هێزەکانی باشووری کوردستان نەگەنە حەقیقەتێکیان ڕاستیەک تێنەگەن پێم وایە لە هەڵەیەکی حساباتی قورسدان ئەویژەوەیە ئەگەر گەریلا وەکو سەنگەری یەکەمی بەرگریکردن لە دۆزی کورد بشتێک کە ئەمە گەرەکی زۆر زۆر زەعیفیان هەر نییە توان بڵم ئەو باشووری کوردستان بێگومان داگیرەکرێت و داگیر کراوە لە ئەساسدا و بەداخەوە ئەوە کە زۆر بە ئازارە و ئەتوان بڵێم جێگەی شەرمە یەکێک لە هێزە کوردیەکانی باشووری کوردستان کە خۆی بۆ دەزانین نوێنەراتی دۆزی کوورد دەکات ئەم هێزە پێشی سوپای تورک کەوتووە بە جۆرە لە جۆرەکان هەم لە ڕووی استخباراتیەوە هەم لە ڕووی ڕاگەیاندنیەوە زۆر هاوکاری فاشیزمی تورک دەکات بۆ شکاندنی هێڵی کوردی ئازاد و دەبێ ڕۆشنبیرانی ئێمە و لایەنە سیاسیەکانی دەرەوەی ئەم لایەنە و ڕێکخراوەکان و کەسایەتیەکان ئیتر دەنگ هەڵبڕن چونکم خەتەرەکە لەسەر یەکمانە و خەتەر لەسەر دەستکەوتەکانی گەلی باشوورە و بە تایبەت دەبێ عائیلەی شەهیدان بەجددی بێنە سەر خەتووە هەر کەسە و زەخر لەسەر لایەنە سیاسیەکەی خۆی بکە لەسەر ڕێکخراوەکەی خۆی بکە بۆی کە باشووری کوردستان ئەو بێدەنجە بشێنێ و چکم خەتەرەکە جددیە و ئێمە دەستکەوتەکانمان لە بەردەمی مەترسیدان داواکەم لەم قۆناغە هەستیارەدا لانی کەم بەرەی ئەو هێزە کە بەڕاستی هێزێکی خیانەتکارە دەوروبەری چۆڵ بکرێ ئەم لەسەر ئاسی هێزەکانی تر هەمیش لە ئەسەر ئاسی کەسیاتی دڵسۆزەکان و خاوەن وجدانەکان و خاوەن تەسیەکان لەبەرەوە من بۆ خۆم وەک هاوڵاتێکی باشووری کوردستان تا دوایی نەفرەت لەو داگیرکاریە دەکەم و پێم وایە لە منۆ هەتا هەر کەسێکی کە ئەرکمانە ئەوەی لە دەستمان دێ بیکەین بۆ ڕاوەستانی ئەم هێرشە لەسەر دەستکەوتەکانی گەلی باشووری کوردستان وەک خەڵکی باشووری کوردستان و هەموو لایەنە سیاسیەکانیش بۆ خۆیان ئاگاداری ئەو مەسەلەی داگیرکارین لەسەر باشووری کوردستان کە لە ساڵی 92 بە بیانووی پەکەکە دەوڵەتی فاشیستی تورکیا لە چەند جێگە بنکە و بارەگەی خۆی بنیاد نابوو بەڵام ئەوەی دەبینی ساڵ بە ساڵ لە زیادبووندایە بەڵام ئێستا ئەنجامی ئەو ڕاستیە دەرکەوتووە کە داگیرکاری دەوڵەتی تورکیا نەتەنها مەسەلە پەکەکەیە بەڵکو داگیرکاریە لەسەر باشووری کوردستان هەموو لایەنە سیاسیەکانی باشووری کوردستانیش ئەم ڕاستیە باش ئەزانن و ئەزانن کە ئەوەی پێشەنگایەتی ئەم هێڵی خیانەت ئەکات لە باشووری کوردستاندا ئەو لایەنە سیاسی کە بۆتە داردەستی دەوڵەتی فاشستی تورکیا پارتی دیموکراتی کوردستانی عێراقە کە ئەمە پێشەنگایەتی هێڵی خیانەت ئەکا لە باشووری کوردستاندا بەڵام ئەوەی جێگای داخەکە حیزب و لایەنە سیاسیەکانی تریش لە ئاستی ئەمەدا بێدەنگن و هەمووشمان ئەو ڕاستیە دەزانین بێدەنگی بەشێکە لە ڕازیبوون بەو واقعی کە ئەمڕۆکە هەیە ڕۆژانە دەبینین کە خەڵکی سڤیلی ئێمە لە بناری قەندیل و لە خواکوڕک و لە گوندەکاندا شەهید دەبن کە ئەمە نەگەریلان بەڵکو خەڵکی باشووری کوردستان و خەڵکی مەدەنین و دیسانیش ئەگەر گەریلا لە چیاکانی کوردستاندا نەبێت بێگومان هەمومان دەزانین کە چۆن داعش شەنگال و جێگەکانی تری داگیر کرد بە هەمان شێوە بەدەمامکێکی جیاوازتر لە چیاکانی کوردستان هێزێکی ترێ دروست ئەکەن بۆ داگیرکاری لەسەر خاکی باشووری کوردستان بۆیە ئێستا بە بەهانەی ئەوەی کە پەکەکە لە چیاکانی کوردستانە هێرش دەکات بەڵام وەک دەبینی خۆ لە کەرکووکدا گەریلای تێدا نییە تمۆحی دەوڵەتی فاشستی تورکیا
لەسەر کەرکک و مووسڵ و تەواوی باشووری کوردستان هەیە بۆیە وەک داواکاریەک وەک پێشنیارە بۆ گەلی باشووری کوردستان و بە تایبەتی بۆ ژنان دەبێت ئەو بێدەنگی کە لە سەرتاسەری باشووری کوردستاندا هەیە ئەو بێدەنگیە بشکێنرێت چونکە ئەوەی کە زەرمەنی یەکەمە گەلی باشووری کوردستانەوە بە تایبەتی ژنانە چونکە ئەوەی کە ڕۆڵەکانی لەدەست ئەیە ئەوەی کە خاکی داگیرەکرێ ئەوەی کە زۆرترین قوربانی ئەدا ژنانە بۆیە پێویستە ژنان بێدەنگیەکە بشکێنن هەندێک ڕێکخرا و گروپ و کەسایەتی و ڕۆشنبیر جێگای دەستخۆشیە کە هەستاون بە پێشنگایەتی داگیرکەران بۆ دەرەوە بێگومان پێویستە گەلی باشووری کوردستان هەموو پشگیری ئەو کەسانە بکەن و ژنان پێشنگایەتی ئەو بێدەنگیە شکاندنی ئەو بێدەنگیەکەن لە باشووری کوردستاندا وەل ئەو ڕاستیش تێ بگەین کە هێڵی خیانەت پێویستە بنبڕ بکرێت لە باشووری کوردستاندا چونکە ئەوان ئەمڕۆکە هەموو جونگەکانی دەسەڵاتیان لە باشووری کوردستاندا داگیر کردووە بۆی ئەمە خەتەرێکی گەورەی بۆ سەر باشووری کوردستان هەڵسوڕێنەری دام و دەستگاکانی باشووری کوردستان لە دەستی پارتی دموکراتی کوردستاندایە کە ئەمەش پێشنگایەتی هێڵی خیانەت دەکات لە باشووری کوردستاندا بۆیە دەبێت هەمگەلی باشووری کوردستان بە شێوەیەکی سەرهەڵدان هەم پەیامێک بدەنە هێڵی خیانەت و بنەماڵەی بەرزانی و هەم نێڵن چیتر دەوڵەتی فاشستی تورکیا خاکی باشووری کوردستان بەکار بهێنێ بۆ مەرامە گڵاوەکانی خۆی و داگیرکاری لەسەر باشووری کوردستان پێک بێنێت ئێمە وەک دەبینین لە هەولێرە بردومانی قەندیل و ناوچەکانی ترەکە ئەمە خۆی بۆ خۆی ئەوە ئەگەیەنێ کە ئیتر شتێک نەماوە بە ناوی خاکی باشووری کوردستان ئەم دەکرێت بڵێن لە ئێستادا شتێک نییە بە ناوی حکوومەتی هەرێم شتێک نییە بە ناوی خاکی باشوور کە حکوومەتێکی سربەخۆی هەبێت دەکرێت بڵێن ئێستا لە ژێر مەترسێکی گەورەدایە دەبێ هەموو ئەو لایەنە سیاسیانە ئەو مەترسێ ببینن چونکە ئەگەر هەڵەیەکی بچووک بکرێت ئەگەر داگیرکاری بێت هەموو پێکەوە کەس ناتوانێن بڵێ من ئەتوانم خۆم بپارێزم هەمووی پێکەوە نوقمی ئەوە ئەبێت و هەمووی پێکەوە زەرمەند ئەبێت بۆیە هیوادارم ئەو ڕاستیە باش ببینن و ئەو زەنگە مەترسیدارێک کە لەسەر باشووری کوردستان هەیە بیبینن و چیتر ڕێگە نەدەن کە دەوڵەتی فاشستی تورکیا بەو شێوەیە خاکی باشووری کوردستان داگیر بکە.